دنیای ئێمە سیستەمێکە کە دەکرێت بە سیستەمی سوڵتانیزمی سیاسی لە ڕاستیدا لە قەڵەمی بکەین. گۆڕانی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ قەزمێکی سیاسی یەکێک بوو لە هۆکارە گەورەکانی دروستبوونی سوڵتانیزمی سیاسی لە دنیای ئێمەدا. ئایا ئەو ئەنجامی هەڵبژاردنانە پێمان ئەڵێت کە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە هێزە ناڕازیەکانی کۆمەلگا توانیان لە چارچەوەیەکی سیاسیە لە چارچەوەی هێزێکی جەماوەری سیاسیە توانیان خۆیان ڕێک بخەن؟ بەکارهێنانی کەرەستەکانی دموکراسی بۆ بنجبەستکردنی سیستەمێکی دەسەڵاتگەڕا ئەمڕۆ مۆدێلێکە لە زۆربەی زۆری وڵاتەکانی ناوچەکە و زۆربەی زۆری وڵاتی دیکتاتۆرەکاندا ئامادەیە. لە کوردستانە هەژاری بووەتە هۆی ئەوەی کە بڵین بەرەو سیستمێکی سوڵتانی ئەڕۆینیان دەوڵەمەندێکی بێدەنگ بوو. چاوپێکەوتن لەگەڵ نوسەر و لێکۆڵەر ئاراس فەتاح شەوی یەکشەممە کاتژمێر 9:05 لە ئێن ئارتیۆ پێشکەشتان دەکرێت.